من محەممەد حاجی مستەفام لە گوندی بالیکەر ئەمەیتر ئەم دیوژمان ئێرانە ئەم پشتمانە هەنجیرانە و دەرەوەران و ئەم دیانە هەر لەم گوندە لەدایک بووم هەتا ئیستەکانێت تەمەنم گەیوەتە دەوری 70 ساڵ و ئەو ناوە هەر لەم گوندە بووم و زیاتری ژیانم حیوانداری بووە ئەگەر دەستم کردوێ بە شیعر لە 85 لەوانەیە شیعرم وتووە بەڵام هەتا 91 هەر وان بووە کەس نەبووە بینووسێ و خۆشم زۆر گوێم ناوەتی بەڵامیتر لە 91 کاتینۆ ئیتر وردە نووسیویانە و ئیسا کوڕێکم لە سلێمانیە لە لای ئەوە می نووسیوە بەڵام چاپ نەکراوە زۆرە کوردستانەکەی پڕناز و نیعمەت ئەی کوردستانی بەقەدر و قیمەت شارە زوورەکەی پڕ لە گەنم و جۆ هەزار سڵاو بێ لە خاکەکەی تۆ ئەی گەرمیانی پڕ لە گەرمی و تین سڵاو لە فەلای چاکی دەستڕەنگین هەزار سڵاو بێ لە دەشتی هەولێر لە خاکی جوانی پڕ لە خێر و بێر برای زەراعە ئەی ئابووری نازگەنم ئاو بردی بۆ دەشتی پیواز چەکەرەی کردووە لە ئاوی سیروان هاواری فەلاع ئەچێ بۆ ئاسمان پارە سەرفکەن ئێوە بۆ فەلابا بەرووبوومی بەزایە نەڕوە براوا لەکوێ ئەقلی من و تۆ کێ دیوێ نایلۆن بکرێتە سایلۆ ئەم سەقافەتەی لەکوێ هێناوە گەنم بە نایلۆن کەیدا پۆشراوە ڕزقی یەک ساڵی فەلای بەسە زوان بوو بەژێر قڕۆ لە چۆمی سیروان گیرۆین بەدەست کۆمەڵێ نەزان بۆ دەستوێکە وەر ئەچین بۆ ئێران ئەم شیعرانە کە من ئێڵێم خوێنەواریم هەر نییە لە قەزیە خوێنەواریەوە نییە هیچی ئیتر خوای گەورە مێشکم ئیتر خوای گەورە وای دروست کردوم دڵم و مێشکم و گیانم ئەم شیعرانم بۆیەت و ئەیڵێ برای مسلمان زۆر چاک بزانە پاک و تەمیسی نیوەی ئیمانە پاک و تەمیسی شتێکی جوانە فەرموودەی خوایە قەری بزانە برا ئەم عەرزە سفرەی خوایە هەزاران ناز و نیعمەتی تایە ئەگەر ڕازەکەی ژینگە پەروەری بەجێی مەیەڵە سفرەی سەفەری ئەگەر پیاوێکی خاوەن ئیمانی چاک بیپارێزە سەیران گاوکانی ئەوەی بۆ تۆی کرد خدای مێهرەبان قەت نەیکردووە لە بۆ پێشینان هەلی وا دەستی هیچ کەسێ نەکەوت خوا عەرزی بۆ تۆ کردووە بە مزگەوت دەبا شکرکەی نیوە مسلمان نەخوا عاجز بێ و بیگرێتۆ لێمان ئایسە تۆزێ وازاکەی خۆم تۆزێ تەمەن هاتۆ تێوینە ئەینەراوە بە دوایە و ڕانا ڕۆیشتم ویتە بیرم لە هەر شتێک کردایە تۆ حەزم لێکرا شیعرێکی بۆ بڵێم یەکسەر بۆمەوە با بکەم باسی قەزیەی کوردستان قازی محەممەد و شێخ سەعید پیران شێخ مەحموود مەلیک سەرۆک بەرزانی ئێمە هەر ماینۆ لە چاوەڕوانی تا میلەتی کورد یەک نەگرێتەوە و حکومەتی کوردی نابینین بە چاو یەک شت من دڵخۆشەکە بۆ خۆمە و بە تەنیا بۆ خۆمە ئەزانی کەی من دڵم خۆشە زۆر لە کاتێکا سوژدە بم بۆ خوا سەرم وا لەسەر عەرز ئەو کاتە زۆر دڵم خۆشەیتر دوای ئەویژە کاتێ ببیسم دێ لە کوردستانە لە هەر کوێیەکی کوردستانە ئاوانە بێت و خەڵکی بۆ گەڕێتەوە ئەیکەنەوە بە دێ و حەزەکەن تایە بژین و میلەتی تیا بژی دڵم خۆشە بێڵم ئەوە خەی دێ ئاوان بۆ تۆ ئێمە 32 ساڵاتوینە تۆم دێمانە ئەوان کە تۆ ماڵێ باقڵ بە لە ماڵێ مەدەستی کرد بە خانوکردنەوە لەم دێ ئایسەکانیە بە خێریت من بارەکەمە ڕۆم چۆڵە بێتتر مەبلەکەت کە چۆڵ بوو هەر پڕی لە خەفەت بەخوای مرۆر ئاگام لە خۆم نەبوو قەسم بەخوا لەم هەردە ئەوەی تەر لە خۆی شۆم قسانێکیتر نازانم بڵێم چی کوردە لە جێی شێر ڕێوی مەعمورە بۆی ماخ و سڕنە و دەهۆڵ کنتورە کنتوری کوردی باوی نەماوە جامانە قاچاخە و شەروال گیراوە لە سجندایە بەبێ مواجە پانترۆی ئینگلیس خاوەن ڕەواجە دهۆک و هەولێر سلەیمانی و دەربەن لە 180 بوو بە هونەرمەند سەڵ گۆرانی بێژ ئەگەر بدەوێ هەر لە دەیەکا دەست دەکەوێ قەڵای شیروانە جێی سوڵتانی کورد هەزار ڕەقاسەی غەربیان بۆ هاور ئەی هاوار لە بۆ ئەم کوردستانە چۆن بەدەست کوردەوە بوو بە وێرانە